سڵاو لێبێ ئەگەر دوای زانیاریەکانمان بیتێ دەربارەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق ئایا ئەو وەزیرانە و هەروەها سەرۆک وەزیرانی عێراق بەپێی هەواڵەکە ئاماژە بەوە دەکرێت کە ئامادە نەبوون ئەگەر زانیاری زیاتر بخەیتە ڕوو. بەڵێ شێدا سڵاو تا ئێستا دانیشتنەکە بەردەوامی هەیە بە ئامادەبوونی 195 ئەندام پەرلەمان بە سەرۆکایەتی هومام حەموودی کە جێگیری یەکەمی سەریم جمهوریە بۆ پێی کە سەریم جمهوری بە داوایەکی فەرمی لە ئەوروپایەوە لە بریتانیاوە بۆ سوید دواتر بۆ چەند وڵاتێکی دیکەی ئەوروپی. بەڵام ئەمێ بڵێم کە لە ئێستادا دانیشتنەکە بەردەوامی هەیە و ئەو پرۆژە یاسانی کە ئەمڕۆ لە خشتەی کاردا هەبوون سەرجەمیان لەو پرۆژە یاسان کە سەرجەم لایەنە سیاسیەکان لەسەری متتەفقن و وا بڕیارە سەرجەم پرۆژە یاساکان کە دوانیان خوێندنەوەیان بۆ سیانیان خوێندنەوەیان بۆ کرێەوە دوانیان دەنگدانی لەسەر کرێ و تێپەڕێ و هیچ کێشەیەکی نەبێ. ئەمێ بڵێم شەیدا پرسی گەورە ئەوەیە کە نەهاتنی عەبادیەکێکە لەو پرسانی کە لە ئێستادا تاوتویەکی وتەیەکی زۆری بەدوای خۆی داهێناوە ئەویش لەبەرەوەی کە وا بڕیار بۆ حەیدەر عەبادی لە ناوەم هەفتەیەدا بەپێی وتەی دەسەی سەرۆکایەتی پەرلەمان لە ناو بینای پەرلەماندا ئامادە بێ. بەڵام چەند هۆکارێک هەیە بۆ نەهاتنەکەی عەبادیەکێک لەو هۆکارانە نەبوونی سەریم جمهوریە لە بینای پەرلەمان واتە لە ناو خۆی عێراق و دووەمیشیان بۆ دووەم هۆکارشەوەیە کە وا بڕیار بۆ چەند لایەنێکی سیاسی پرسی مەلەفەکانی حەیدەر عەبادی لە سەردەمی سەرۆکایەتی لیژنەی مالیی کە لە کابینەی مالیکیدا سەرۆکی لیژنەی مالیە بۆ دەسەی نەزاها ئاماژەی بۆ چەند مەلەفێک کردووە. دواتریشیان فراکسیۆنە سونیەکان چەند پرسێکیان لەسەر حەیدەر عەبادی ئامادە کرد بوو چەند پرسیارێکە وا بڕیار بوو لە دانیشتنەکە لێ بکرێت. بۆیە ئەمانە چەند هۆکارێک بوون بۆی کە حەیدەر عەبادی ئامادە نەبێ. بەڵام ئەوەی سیر بوو ئەوە بوو کە ئەمڕۆ هاتنەکەی حەیدەر عەبادی لە خشتەی کارە دەرکراوە و وا بڕیار بەپێی وتەی سەرۆک فراکسیۆنەکان ئامادە نابێت و سبەینێش وا بڕیارە دانیشتن بێ بەڵام هەر ئامادە نابێ و هاتنی حەیدەر عەبادیان گواسۆتەوە بۆ دوای جەژن. شەیدا پرسێکی دیکەشەیە لە ئێستادا لە پەرلەمان تاوتویەک واخود زوومێکی زۆری لەسەر ئەویش ڕەشنووسی بودجەی ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 بۆ پێی کە پەرلەمانی عێراق بۆ ماوەی یەک ساڵ بودجەی ساڵی 2015 پەسەند کرد. بەڵام لە ئێستادا ڕەشنووسی دەستوری پرۆژە بودجەی یاخود بودجەی ساڵی 2016 ڕەوانەی ئەنجومەنی وەزیران کراوە بۆ ئەوەی مسادقەی بکە و ڕەوانەی پەرلەمانی بکە. بەڵام هەر لە ئێستاوە لایەنە سیاسیەکان جۆرێک لە نیقاش کەوتۆتە نێوانیانەوە بە تایبەتی کورد بۆ پێی کە لە ساڵی 2015 بەڕەبودجەی کورد کە لە 170 بوو لە بودجەی گشتی عێراق نەیانتوانی دابین بکرێت. لە ئێستادا لایەنە کوردەکان هەوڵی دۆزینەوەی ڕێگەچارەیەکن بۆی کە لە ساڵی 2016 تووشی هەمان کێشە نەبن و بەپێی زانیاریەکانی ئێمە کە لە چەند ئەندام پەرلەمانێکی کوردمان وەرگردووە ئاماژە بۆ دەکەن کە سەرجەمی ئەو هاوپەیمانێتی کە لە نێوان لایەنە عێراقیەکان لەگەڵ کووردا بەسراوە وا چاوەڕوان نەکرێت کە لە داهاتوودا هەمووی هەڵبۆشێتەوە لەسەر بنەمایەکی دیکە ئیتفاقەکان دەست پێ بکاتەوە. ئەگەر بێت و حکومەتی عێراقی بەم شێوازەی ساڵی 2015 پابند نەبێ بە اتفاقەکانەوە بەشە بودجەی هەرێمی کوردستان نەنێرێ ئەوان ڕێگەی دیکە ئەگرن بۆی کە ئەو بەشە بودجەی ساڵی 2016 کە پشکی هەرێمی کوردستان لە 170 بتوانن دابینی بکەن. ئەمە یەکێکە لەو پرسانی کە گرنگترین پرسە لە ڕۆژانی زانیاریەکان کە دەست من کەوتووە ئاماژە بۆ کرێت کە لە پرۆژە بودجەی ساڵی 2016دا بەشی هەرێمی کوردستان دانرا و جێکراوەتەوە. بەڵێ لە ڕاستیە تەواوی ڕەشنووسەکە تا ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە شەیدا گۆڕانکاری زۆری تیا کراوە. هەڵبەتە زۆرێک ڕچاوی بارودۆخی عێراقی کراوە و بەپێی زانیاریەکانی ئێمە بڕێکی زۆر لە مخەسەساتی لایەنە سیاسیەکان لە ڕسومات کەم کراوەتەوە بۆ پێی کە لە ئێستادا عێراق بەپێی وتەی سەرجەمی چاودێرانی ئابووری لە قەیرانێکی دارایی ئەگەر بێت و ئەو پرۆژە یاسایی ساڵی 2015 جێبەجێ بکرێتەوە لە 2016ەوە عێراق ڕوبەڕووی قەیرانێکی گەورە بێتەوە. بۆیە پرۆژە یاساکە ئەوەی کە بەشە بودجەی هەرێمیش جیاکراوەتەوە سەرجەمیان لە ئێستادا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقن و چاوەڕێی وەزیرەکانەکەن بۆی دەنگدان لەسەر بکرێ بێتە پەرلەمانی عێراق. بەڵام ئەمەوە بڵێم کە ڕاستەوخۆ ینی بەپێی وتەی چاودێران پرۆژە یاساکە کە وەزارەتی دارایی نردوێتی بۆ ئەنجومەنی وەزیران سەرجەمی گۆڕانکاری بەسەر داهاتووە و بە هەڵبەتەوەکو 2015 نیە و ڕچاوی سەرجەم لایەنەکان کراوە کوردیشێکێکە لەو لایەنانەی کە ڕچاوی بارودۆخەکە کراوە. بەڵام بەپێی وتەی ئەندامە کوردەکان نیە بینای پەرلەمانی عێراقەوەیە کە تا ئێستا ئەوان نیان بینیوت بۆیە بڕیار لەسەر نادەن هەتاکو پرۆژە یاساکە نایەتە ناو بینای پەرلەمانی عێراقەوە لە ناو بینای پەرلەمانی عێراقەوە نیقاشی خۆیانەکەن کە ئایا قبوڵیانە بەو ڕێکەوتنە یاخود قبوڵیان نییە. شەیدا ئەمەوە بڵێم یەک زانیاری دیکە گەر چەند چرکەیەکم بێت ئەوشەوەیە کە لە بەپێی دەستور دەبێت پرۆژە یاخود پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 لە 15 پەسەند کرابێ و ڕەوانەی پەرلەمان کرابێ. پێش ئەو وادەیە
یاخود دوای ئەوادەیە دەبێتە پێشێلکردنی دەستور و دەبێت لە یەکی ساڵی 2016 پرۆژەکە ڕاستەوخۆ جێبەجێ کرابێ. بۆیە لە ئێستادا چاودێرانی سیاسی و بەتایبەتی ئەندام پەرلەمانەکان پێیان وانە کە ئەو پرۆژە یاسایە لە ماوەی خۆیدا لە ماوەی دیاریکراوی خۆیدا پەسەند بکرێت. هەڵبەتە بە پێی وتێوانش ئەوە پێشێلکردنی یاساکانی دەستورە بنەماکانی دەستور. بەڵێ ئومێد سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ زانیاریەکانت. ئومێد محەممەد لە ناوبینایی